پێش ماوەیەک ئێمە ئەندازیارێکی کوردمان بەسەر کردەوە باسیەوەمان کرد کە سەرقاڵی دیزایانی ئۆتۆمبیلە دیزایانی سەردەمیانە ئەگەر بێت و کۆمپانیا جیهانەکانی بواری بەرەمێنانی ئۆتۆمبیل کە ئیشەڵڵا ڕۆژێک لە ڕۆژان ئێمە کۆمپانیایکی بەرەمێنانی ئۆتۆمبیلی خۆمانە بێت کە دڵنیام و بێشکم لەوەی کە ئەگەر بێت دیزایانی ئۆتۆمبیلی کوردی دیزاین کا پێویست ناکات ئەوەندە خۆی پێوە سەرقاڵکە چەندین دیزایانی ئامادە کردووە کە ئێستا حازرن لە ڕێگەی بەرنامەی گرافیکەوە سێڕەهەندیەوە ئەو گرافیکەکانی ئامادەن و تەنانەت ئەگەر کۆمپانیا جیهانەکانیش ئەو ئامادەگییان تێدا بێت کە دیزاینەکانی ئەم ئەندازیاری کورد وەربگرن من دڵنیام هیچی کەم دەرنێ لەو دیزاینانەی کە ئێستا لە بازاڕەکانی جیهاندا ئۆتۆمبیلەکانیان دەخرێتە ڕوو مامۆستا سەروەر عەلی کابڕێزان ئەندازیارێکن و لە ساڵی 2014ەوە سەرقاڵی بەرەمێنانی دیزایانی ئۆتۆمبیلە پێشماوەیە کاتنەوە ئەم پرۆگرامەشەوە قسەمان لەگەڵی کرد بەڵام دەمانێت بزانین گەیشتۆ بەکوێ مامۆستا سەروەر بەخێر بیت مامۆستا سەروەر من چەند جارێک قسەم لەگەڵ جەنابتا کردو هەندێک جاریش لە هەندێک شوێنە بێهیوا بووی ئەزانم بەڵام ئەمڕۆ دەمانێت بکەینە دەرفەتێک بۆی کە هەم قسە بکەینە سەر بێهیوابوونەکان و هەم لایەنێک ئاوەڕ باتەوە لەم کاریتەوە هەم بزانین لە دیزاینەکاندا تۆ هەر بەردەوامی واتە هەر سەرقاڵی گۆڕانکاری دیزاینە نوێەکانی یان نا. سپاس بۆم دەرفەتەکە بۆ منتان ڕەخسانووە. طبعا من بە حکمی ئەوەی کە خۆم ئەندازیاری شارستانیم و ئەم ئیشانەش دیزاین عادەتەن پەیوەندی بە هەندەسەوە هەیە بە ئەندازیاریەوە جیۆمیتری یعنی بڵین شێوازی هەندەسی شکڵەکان و شێوازەکان و ئەم جۆرەشتانە احتیمال دەکاتە سەر مەجموعەیەک بنەما کە ئەتوانرێ مۆدێلی هەر شتێکت بێ دروستی کەیت منێکی لەو مۆهینانە کە هەمە بازارێکی هەیە و جیهانی بە شێوەی لە جیهانە ینی دەنگ و سمعەوهینێکی گەورەی هەیە ئۆتۆمبیلە جوانیەکی تایبەتی خۆی هەیە و ئەمانەی هەیە ئەوەم هەڵبژاردووە تەقریبا تا ڕادەیەکیش لە شتەکانی تر ئاڵۆسترە شێوازەکانی ئاڵۆسترە وەک لە شێوەیەکی تری سادەوەکو بینا مەسەنەن جادە پرد ئەوانە شکلەکانی من لە قاڵبێکی لاکێشی و چوارگۆشەیی و ڕێک و هیچ جۆرە هینێکی تیانە مەسەن بەڵام لە ئۆتۆمبیلە ئەنواع وەشکال شتی قەوس و مەسەن چەماوە و مەسەن ڕووی کراوە و ڕووی تیژ و ڕووی ئەنواع وەشکال ینی هین هەیە خۆم کردو سەرۆ لەو بوارەیە بەکارم هێناوە خۆم بەرنام بەڕێ کاتە بەڕێزت بۆچی ویستت ئۆتۆمبیل هەڵبژێریت بۆ ئەوەی کەم دیزاینە جۆرا و جۆرانەی بکەی هەروەها ئامانجیشت چی بوو لەمە ئەتەوێت بۆ منە بگەی بەکوێت لە دیزاینە من تەمان لە ئیشی بینا و جادە و پردۆمانش هەمین ئیشم هەیە کردومە لە ڕابردووە کردومە بەڵام ئەمە لەم نەوع ئیشە زۆرە لە وڵاتی ئێمە زۆرە شتێک کە تایسە دەستی بۆ نەبرابێت سەنعاتێکی گەورەیە کەیسە جیهان هەمووی احتیماتی گاتە سەر ئەنیسە کەس ناتوانێت بەبێ ئۆتۆمبیل بژی وای لێ هاتووە شتێکی ئاما لە بەرەوە وسمان ئێمەش لە ناو کوردەشە هیچ نەبێت چەند کەسێکمان هەبێ وەکو هەوڵێک وەکو من خۆم ئیشم تا کردو هەنێک کەسی تریش هەیە بەڵام تایسە خۆیان دەرنەخستوانیش لەو بوارەیە ئین شیشم کردو بەشکم ئەمە ڕۆژە ڕۆژانێ مەش بگەینەوەی کە ستۆدیۆیەکی خۆمان هەبێ بەشێکی دیزایانی خۆمان هەبێ ئەگەر کۆمپانیەکانیشمان نەبێ بۆ دروستکردن بەڵام لاقلی بتوانێت دیزاین با بە کۆمپانیەکان کە کاکە لەسەر ئەم دیزاینە بۆمان دروستکەن ئێوە بۆمان دروستکەن زۆر جوان بەڕاستی بەڵێ ئیتر هەوڵمان داوە شتەکە سەردەمیان نەبێ ئەوەی کە ئەو پێوتی ئیتیجاهی دیزاین کە ئەمڕۆ هەبێت لە جیهانە ئەوەمان هەڵبژاردو منیش ئەوم هەڵبژاردو زیاتر بگا پێوتێت ترێندی دیزاین کە ئیسا ئەمڕۆ باوە لە جیهانە ئەوانە لەوانێت سبەینش فەرق بکە لەوانێت دوو سبەی مانگێک کە ساڵێکش فەرق بکە ئەمە بێ هەر لەگەڵ یا بڕۆین باشویستم بەو پرسیارە بکەم ینی دانەی کتاب نووسا بۆ ئاسۆس 21 مۆدلی 21 ئاسۆسی 23 شت هەیە یعنی دیزایانی 23 شت هیواداری هەڵی خواکان دیزایانە سەرەگەڵ وڵا خۆی پرسیارێکی جوانە پرسیارەکە خۆی ئێم بەڵێمە هیواداریم بچێتە 23 و 24 ئەگەر هەر دروستیش نەکرێ با هەر هەبێ قەیچێکە ینی با ڕۆژە مەسەن لەوانەیە بڵین لە 26 ئەڵێن ئەهدێ باشە ئەم جارەی 26 دروست دەکەین هیوادانی دوات جوانتر بێت لە 21 کە جەنابێت دەڵێی 21 نووسراوە بەڵێ من ئەو ساڵێک کە تیا دروستم کردووە دیزاینم کردووە ساڵی 21 بوو مەسەلەن هی 20مان هەیە عینیشت دەروە نووسیمانە دی بادان بە شتێک بدەم لەو ساڵ تەماشای دیزاینەکانەکەم لەسەر شاشە ئەڕوات یەک ئۆتۆمبیلی تیانە کە بڕواناکەم لەم
ستۆدیۆ هەبێت ئارەزوو نەکات ئۆتۆمبیلێکی لەم جۆرەی نەبێت. ڕاستە زۆر جوانە. سەرۆر دیزاینەکانە زۆر یعنی تەواو خۆتەڵی سەردەمیانە و بیرت بەس لە باوای دابنین بیرت بەس لەسەر پەیکەری ئۆتۆمبیلەکە کردوتەوە یان ناوەی بەشەکانی تری ئۆتۆمبیلەکە بۆ ناگەر کۆمپانیایەک داوا دێ بکات بۆ ئەم ئۆتۆمبیلە بڵێ شێوازی بەستنی بزوێنەرەکەی چوزانم پارچەکانی تری ناوەی ئۆتۆمبیل بە دیزاین ناوەشی هەیە یعنی پێشکەشی کۆمپانیایەکەی خۆیە بێمە لە کۆمپانیەکان کە لە وڵاتان ئیشەکەن و ئینتاجی سیارەکەن بڵین ئۆتۆمبیل بزانین چۆن ئیشەکەن ئەوان ئیشیان چۆنە یەکەم خەتۆیان کە دەست پێکات یەکەم هەنگاویان لە بەشی دیزاینەوە دەست پێکە کۆنسپت یعنی فکرەیەکی دیزاین یەتە پێشەوە ئەکرێ بە ڕسمی دەستی دروستەکرێ یاخود بە شێوەی کۆمپیوتەری دروستەکرێ مهمە قاڵ بێک ئەدەنە دەسەڵێن ئەم مۆدێلە ئەمە شێوازێکە بۆ ئەمڕۆ سەردەمیانێ و ئەمانە ئەمە بخێنە ناو بازارەوە ئەیدەنە شەریکەکە قوبولیەکە یان شەریکەکە خۆی هەندێک تەوەجوهاتی هەیە کە شکلەکانی تایبەت بە خۆی کە پێوترێت DNA یعنی چۆنەڵی خصوصیاتێکی خۆی هەیە گە شکلەکانی لەگەڵ ئینەکانی ئەوان مطابق بوو قوبولیەکە دوایی مەچینە و ئەمرازەکانی تری جوون بزوێنەر و تایە و ئەمانە هەموو شتێک ستانداردە بۆ هەموو ناوعێک نییە تاە هەر تایەیە مەچینە هەیە مەچینەی گەورە هەیە بچووکەیە ئەم هینەی تۆ لەوانەیە مەچینێکی بچوکی بێ ئەمەی مەسینێکی متەوەستی بیانێکی گەورەتری بێ ئەمانە ئەو کچە دوای بریاری لەسەر چ شتێ بخرێتە سەر ئەم ئۆتۆمبیلە یعنی ئەمانی ناویان بەشی دیزاینی ناوەی ئۆتۆمبیلانە ئەوش اختصاصی شتێکە پێوتری ئینتیریەر دیزاین ئەوانیش کەسانی شتە پێوەستن داشبورد دروستەکەن شێوەی جێڕەکەی چۆنە سوکانەکەی چۆنە شاشەکەی چۆنە دەستگاکانی چۆن دەستکی دەرگاکانی ئەمانەش هەمووی دیزاینە ئەکرێ ئەوانە پێیانترێ ئینتریەر دیزاین ئێستا من لە ئینتریەر دیزاین شاتوانم ئیش بکەم بەڵام ئیشەکە قورسە بووم بەتەنیا لەبەرەوە لە شەریکەکانە بە دوو ئیتیجا ئیشەکەنیشیان ئەکستریەر دیزاینە یعنی ئەم شکڵین ئەمە ئەمە ئۆتۆمبیلەکەی ئەمە شخصیەتەکەیەتی اینجا ویتریە ناوەوەی بووی کە پێوترێ ئینتریەر دیزاین ئینتریەر دیزاینەکان ئەوانیش هەر عینی ئێمە مەکمل لەو بەرنامە سێر هەندیانە ئیشەکەن دروستیەکەن و ئەی گونجێنن دوایی میکانیک و مهندسینی میکانیک و زۆری تر کارەبا و ئەلکترۆنیات ومانە دێن لە نەسەری کارەکەن چۆن ئەو مەشینە و ئەو میکانیکێت و جوڵەی لەگەڵ ئەم شکرانی ڕێخن ینی بەشی دیزاین حەقی نییە بەسەر مەچینەکەەوە باشە اینجا ئاری مامۆستا بەتەنها هەر لەم ئۆتۆمبیلە تایبەتانەیە کاری نەکردووە بینیم لە وێنەکانە ئۆتۆمبیلە گەورەکانیش تەنانەت شۆڤڵیش دیزاین کردووە هەر بەنای کۆبانەوە بوو پێم تۆزە قسەمان لەسەر ئەوەش بە هەموو وێنەکان ببینین ینی بە ئەگەر هاوکاران بتوانێت باسیشان ینی بۆنمە ئاسۆسی 21 ئەگەر هاوکاران بتوان ڕای بگرینیان یەکێک بان بۆ ئەمە ناوێکرد لێ ناوە مامۆستا سەروەر ئەمە شواب بزانام پێم وابێ هەر ئاسوسە و ینی ئارمێکم بۆ دروست کردو بە پێشی بۆنیتەکەیەوە هەیە لۆگۆکەی تعبیرە لۆگۆیەکە ینی تعبیرێکە لە نواندنی ناوەکە یەکەم ینی سەرنج ڕاکێشانی بۆ ئینەکە و حەسرە لە ناو مسەلەسێکە ئیتر تۆزێ خۆم زیاتر حەز ناکەم باسی کەم ینی باش هەندێک شتی شێ مامۆستا سەروەر پێما بە حەزەکات بەنیهێنیش بمێنێتەوە لە کۆمپانیای باسێک ئەمە هەریشێکە لەوانی کە زۆر من سەرنجی ڕاکێشان زۆر جوانە تایبەت و زۆر جوانە ئەمە ئەویش ئاسۆس ناوناوانیە ناوە لە چیەوە شاخی ئاسۆسمان شاخی بەڵێ خۆی وڵاتانی شەر بە ناوی شتی ترەوە ینی ناوی شاخێکە ناوی ژانتر ناوی جۆغرافیە ناوی مێژوویە شتیان ناوناوە ئێمەش بە ناوی منتیقەیەکەوە بە ناوی شوێنێکەوە لەکەش دیزاینی خۆتەوەنی ئەو کۆنسپتت کردو گونجان هەمووی کولن ینی هەمووی هەر لە جوسیاتەکانی تری ئاوێنەی لایتی هێدلایتەکانی مەسەن باکلایتی پیانن یان بەگلایتی باشە مامۆستا بۆ دیزاینکردنی ئۆتۆمبیلێکی لەم شێوازە کاتت چەند پێویست بووە بۆی کەیتر تاوام ئۆتۆمبیلە بڵێ ئەم دیزاینە و دیزاینەکە من بەدڵمە وڵای لەوانێ بڵێم ڕۆژانە هەبوو مەسەن 2 ساعات 3 ساعت ئیشم تیا کردووە لەوانێ بڵین هەفتەیەکی ویست بێت ینی چونکە هەموو ڕۆژێن بتمە سەمری نەمتوانیوت ئیشی تا بکەم تا یەکسەر تا تەواوە بێ ڕۆژی 2 ساعت 3 ساعتێکیشم تیا کرد و دامخستۆتەوە و چوومەتەوە سەری ڕۆژێکی تر لەوانێ بە کۆی ڕۆژەکانی لەوانێ بڵێم هەفتەیەک 4 ڕۆژ 5 ڕۆژی پێچویانی باشە ئەم کارانە بەنیاز نیت بوون لە پێشانگایەک لە شوێنێکدا نمایشی بکەی بازرگانە گەورەکان ئەوانی کە بریکارە گەورەکانی ئۆتۆمبیل بانگەشت بکەیت بەڵکو لە ڕێی ئەوانی شەو بگومان زمینی سازەیەک دەرگایەک بکرێتەوە بۆ ئەوەی کە کارەکانی تۆ بە بڕاندە جیهانیەکانی ئۆتۆمبیل بناسرێت بەڵێ لە ماوەیە
ئیعلانێکم خوێندەوە لە فەیسبووکە کە پێشانگای نێودەوڵەتیە کرێتەوە لە سلێمانی و پێشانگای کە هەمانە لە تاسلوجە بەڵێ شتێکی وای هەیە کە ئیتر ئەو هەنێک کۆمپانیۆشت دێن نازانم من تایسە نازانم ماهیەتی کۆمپانیەکان ئیشیان چێ بەز لەبارەی ئۆتۆمبیلەوەیە مثلا نیشاندانی قطعی ئۆتۆمبیلی تازە مۆدێل لە تازەکان ئیسا لە جیهانی عنیوانی کە بازرگانی ئۆتۆمبیلەکەن شتەکانی خۆیان نیشان دەدەن مثلا من ئەم ئۆتۆمبیلم هێناوە یعنی ئەمانە ئۆتۆمبیلی خارجی وڵاتانی ترە يعني هي أمنية أو استانا مثلا لو أنا مرسيدس تازة آخر موديل بينن مثلا لو أنا تويوتا مثلا أمشتاني كهي هيونداي مثلا أو بشري كانت شيء هبي تازة هنا أنا هم لأوتومبيل هم لقطعات كاني يعني بارتس كاني اللي وام بيست يعني كوا أو استني ما نشكل وثمان هذا أبو إما اشتكي باشا فرصتي كإما جناحك ما نقدر الدنيا ديزاين كان خمان لشوي تابلو بلشوي شاشة بلشوي سكرين به هر شيء بيني خمان هي كين 3D print كريه بله برينت كي بكواليتي جوان هين كين ناوي لي انه سينو سا زيادة توضيحات انه سين نسر هنا كان او سا بيشاني بدينو خلق كين سردانيا كان الى خارج ودين سردانيا كان لنا خو دين مسؤولين دين سيريا كان هكا دين بعد سيري كان انش ببينن امش من ديزايني خومان هي قينا عن الشركات الأجنبية وأنا من نعرف عن بيشكوتون عن إمكانات ينزلها بس زي ما بحر شيء هنا كمان فكرك ما كردوته أما هنا كان معنا يعني بتهيئة ويك مش الواقع كجين واقع يعني مش بتاني دزبرين وكو صنعات وكو ديزاين وكو هشتيك تاني يعني كي سامة بيسمع بخوناسين بجيهان خوناسين هالرجاية ونا بقصف كين بس قصف كين أبي شد بقينا دروا أبي شد نشان بين يعني شوناني ترماندي مثلا شتيك النشان دا إما ها أو من ديزاين كردو أو من كردو أما أنا أبي بزاني أو بخو جوان كردنا وبخو هين كردنا خوي ما خو مش كرد جوانيشين ولا تيكي جوانين ولا تيكي ملتي ظلم من ذكرها بو أمرنين جابين بلينكا كلت باج أمهم الظلم مشتا جاوتها هاتين دسمع بردو خريكين الرين برو صنعات خريكين الرين برو دين جيهان من خوج خلق من هم خوج تعاوننا كين لقال هم شركاتك هالشي في معنا أي بخشين في أنا أنيش تيان هب ما بيبخشين في معنا هاو كاريه كين يعني ما نبين الدرو ولا مقاوغي خوما راسا ما مستوك خو باس ليو كرماوي چند ساله كتو سرقالي ديزاين كرنيام اوتومبيلانين لماوي ام چند ساله هیچ پیوندی کردن کردو با کمپانی برم هنانی اوتومبيلا كان اواني كلجيانا هي اواني دروا هیچ شتێکدەم بابەتە ڕووی نەیەوە کەس نەهاتوتە پێشەوە بۆ ئەوی کە هاوکارێکی تاوی تۆ بێ و تۆش هاوکاری ئەوامی بۆ ئەوی کەیتر ئێمەش بتوانین لە کوردستانە ئۆتۆمبیلێکمان هەبێت کەیتر دیزاینەرەکەی دیزاینەرێکی کورد بێت ئەگەر ئۆتۆمبیلێکمان نەبێ بەڵام دیزاینەکەی دیزاینەرێکی کورد بەڵێ ینی هەرێ دیزاینەکەی بەڵێ بە عقلێتی کوردی خۆمان بە ناوی خۆمان بێت خۆی سا شریکاتی ئەیکاد و کارە بەس چێت تۆ تەمیلی ئەەکەیت پێدا فرۆشە تۆ بۆ ئەفرۆش تۆ سیارەکانی بۆ ئەفرۆشی تۆ بازاری بۆ دروستەکەی زەنوانەیە کوردێک حەسکە سیارێکی ناو ئاسۆسم هەیە بەخوای ئەوەم بە قووەتە بۆ شاخیان ڕۆشتو نییە سین نایکە بۆ نایکەن هەموو شریکاتێکی کەن کۆنتاکتەکەت پرسیارەکەی لانا کۆنتاکت نەکردو لەگەڵ من کۆنتاکتم نەکردووەکەوەی کە ئەو شتە بکەن ینی ئەو داواکێکی سەوی کە منێ لەم ئەوم داوا نەکەم بەس بۆ خۆم ویستومە ویستومە بڕۆم ئیشێک بەشکم لە شوێنێک نییە وەکو ئیشێک تەقدیری ئیشەکەم بزانن چکە لای ئەمە نییە و سەنعاتە نییە تاکو من بچم داوا لە کەسکەم لە منیم دیزاینتان بۆکەم مەسەڵ ناکەوێتە سەرخۆت بوون ئیمێڵ بنێری بۆ کۆمپانیەکان بڵێ من ئەندازیارێکی کوردم ئەوە نردومە بە زۆر شێنمەی نردومە بۆ بەسم بۆ ڤۆڵڤۆم نردووە بە دیزاینەکانیشم ئیلحاق کردو پێوی هەر بەهین بە دیجیتاڵی نییە چەندەها دیزاین پیشان داونکەوە بەسەرم بۆ مارسیدسم نردووە بۆ هیوندایم نردووە بۆ لە ئەمریکا بۆ جەنرال مۆتۆرسم نردووە بۆ شەریکەیشتر هەیە تازە دامەزراوە لە ساڵی 2015 دامەزراوە پێویستیان زۆر بە دیزاینەر بوو خۆیان ئەعلانیان کردبوو بۆم ناردن بۆوانیش و بەڕاستی یعنی ئیمەیلێکیان جام زۆر بەقوت بوو ئیمەیلەکە بەڵام کە دوای سەرم کرد پشت گوێخراوە و هیچ جوابێکیان نەبووە جوابەکان چییە ئەو بەڵێ مەسەلەن من ناردم بۆ ئەوان شەریکیش تازە ئەو شەریکە زۆریشیان جوابیان ناوە تۆ لە ئیشەکانت جوانەوەمانە هیواداری لە دەرفەتێکی ترا بتوانی بەردەوام بن لە ناردنی دەرفەتیش ترا ئیتر ئەرە دەرفەتە بوو ئیتر منیش نەداوام کردوێتەوە ناوانش قسەیان کردوێتەوە مەسەڵەن شەریکی کانوو هەبوو ئۆتۆمبیل دروستەکە ئۆتۆمبیلی تایبەت دروستەکان بۆ کاسبکارەکان ئەوانەی مەسەڵەن ئێوێ کۆشکێکی هیندانێ مەسەڵەن کۆشکێکی سەندەویست فرۆشی سەندەویست و گۆشت و بگە گەس فرۆشیان بەڵام لە ئۆتۆمبیلە لە هەردوو دیۆ هینی هەیە دەرگای هەیە ئەکرێتەوە و دایانێ لە شوێنێکە وەسێ و کورسی وشت دانێ بۆ خۆی مشتریە هینەکە بە شێوازێکی تایبەت دروستیان کردووە
يعني شركة خاصة مشتاناك يعني بو نقلي مواد بو هنا كان بو سوبر ماركت كان وكو مندوب وشتيوا ام شاناك من بمناد ديزاين كان حتى رئيسي بشي ديزاين كان بو نسيبم اما بيسما ما كسيتي وكتو زور بهينو هنا كان سير كردو جوانو معنا اتهروا بو هيش من ديو هيك في باشا اتنا مثلا كاوا ديار مثلا ورقتني فيزا وهناني مبرر دوزينو ام جورشتان توزي قرز بي جهتك لانك لبشتو بيت وانا بيت كارك زياتر بقات دروا والله ثاني دروا والله نازانم بو يعني تو قوتي دراسه نكردو بير لنا والله بلم دراسه نكردو بلم شيم لبشتو بي ومعنا بلا من ايشك من هوايتي خوما من قال هيك جنبي هرد بساكم مثلا يعني لما وايت دسكم وبينك اني مجموعه مديران جا 2023 24 دركم يشتا 24 ناتوي 24 دركم يعني مدير سالا كان دربر بله باهر بندام قيسيك مشكله نيه بلا ما او هوادارين او معرض بتواني شنو كانوا عديان في شن ما بني وبمان دام زي انه ليش لهني لا شنو يترو بريان دا كومك ما كان لبو طبع كلو داناني سكرين ونازم شنو انا تقول راسي فهمت ما تواني ايمانيه قال حسا كان بجداري كنا بيارمتي ما بن وتيان يعني تايسه وكوك شفهي قبول يعني كردوي تنازانم ما مدي تبانزر روجي كما هو معرضك ايش ما بو كان تايم فرياب كريم تواني بجوانتين شيو هنا كان من عرض كين يترى ما لو هنا هو ما بو بجداري كان كم جاري تشتكان من برينا درو ولا فيزيكالي فيشاني خرجي بين يعني انك لنا كمبيوتر يعني لنا سوشيال ميديا والرسميه كو الراوي ما انا جارب يعني لا بدمي خلقه انا بروشور ما انا بيدي بخلقها كما مثلا توزي شرحيات وشتي تابع يترى بس يارمتي كومكي بزاني شيك شلون يارمتي ما ندن شلون كون تاع سنك ابا في او نجاحتي هنا كمان نعم صدقني بسالي من السراويه ام بشي ديزاينك بس يرى عندي ذكريت پێویستی بە بەشێکی گەورەیە چەند دیزاینەرێکی ترە وەکو خۆتیان چەند ئەندازیارێکی ترە بۆی پێکەوە گشتگیری کار بکەن لە پێناوبەدێنانی کۆمەڵێک ئامانجی گەورەتر و ناوەندێکی حکومی گەورە لە پشتیەوە بێت یعنی ئەمان بەڕاستی لە ڕێ حکوومەتەوە دیزاینەکان ئاراستەی کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان بکرێت لە پرۆژەیەکی تاکە کەسیەوە دەبچێت بۆ پرۆژەیەکی گشتگیر تا چەندەم بیرۆکێت پێ باشە بوسيلة يعني اشتكي باشا تو مثلا بس شرطك يعني بشتيواني مادي ومعنوي ومش بكري لا يعني حكومته بدولته مثلا السرمایه داران بيركسيك واشتيك بزدي بيجري يعني نيجري مثلا امره مثلا سادو يش اللي نقصي سرمایه داران يما ويا امره باريك صرفك بو دوس بي قازان زكي بيتو جيفاني احنا نابيوا اذا تو مثلا انا شركاتي قوري عالمي شركه بز مليارها صرفك باش تنها صال انجا بهره ورقنا ولا سود ورقنا ولا هنا كان انجا صنعات الدروس كان هزارها تحقيقات وعلم زانز هنكاوه حتى كان بالنتيجه يشتك دروس كان اشتكى انجا خنا بازار او سودي لي بنو خطو نابي هربوا تشاوراني من بوي لا يما عقليتي توزي وبرهنان ومعناه توزي يعني زور هي دور مودانيه بوي يعني مثلا ما زور فشل يعني ناتو يعني تشينا ناو كارنا كابراك مثلا تو بي تكليف اللي بكيني او اي باشا السوداكي تشيبو من جاري هروب استجابه هنا كات يتركتوش او مثلا لو انا حكومتي جال بيك انه وابت بلا سودي تشيبو مثلا ولا بيد لوناك تو شخصيتي قد يبقى كرد شخصيتي شي تازه ترى يبقى كرد روجان شتي تازه تينا وتكاوا ديارك تو کۆمپانیایکی کوردی ئۆتۆمبیلێکی کوردی بەرەم بێ خەڵک تا کوردی وەستا بێ بتوانێت بۆ کارمەند و فەرمانبەر و بە قستی درێژخایان و هەنێ بابەت بێ من دڵنیام هەموو کوردی لەگەڵ ئەوەیە کە بتوانێت ئۆتۆمبیلی خۆی هەبێ وڵاتی دراوسەکەمان کە ئێرانە چەندین ئۆتۆمبیلی خۆی هەیە مامۆستا من دڵنیام تۆ ئەم بابەتە دەرکت پێ کردووە زانی خەڵک لە وڵاتی چۆکو ئێران چەندین ئۆتۆمبیلی خۆی ئەکڕێ ینی ئەفغانستانیش ئۆتۆمبیلی خۆی کردو ینی ئەمە چیمان کەمترە زۆر سپاس بۆ تۆ سپاسیۆشەکەم کەەوە دەرفتانە ڕەخسێن بوومان ئێمە زێب حەزەکەین و ینی زۆر ئێوەش خزمەتێکە بۆ کۆمەلگایەکەن ئێمەش ینی هەوڵی بەهۆی ئەو بەهۆی مثلا کەسانێک کە جێری بتوانین خزمەت پێ بە واقعی ینی خزمەتێک بکرێ بە واقع و بچێتە دەرەوە و ناوی کوردی پێ تۆزێ بەرز بێتەوە و هینتر بێ و ئێمە قسمەتەکەی تۆ بەرزە نرخێنی زۆر سپاس کارمان دەرخستنی توانە و بەهرەکانی وەکو جەنابتان و ئەندازێران کە بە شێوازێکی ئەندازین بۆ مێژووە ماڵە مەگەر کوردێک بیری لە دیزاینی ئۆتۆمبیل کردێتەوە بە شێوازێکی ئەندازی بۆی قسەکەم بەسەر نەکەوێت بە شێوازێکی ئەندازی و ئەندازیاری منەڵام مامۆسا سەروەرە و هیوادارین لایەنی پەیوەندیدار کۆمپانیاکان ئەگەر ئێمە بینن مامۆستا سەروەر ببینن کارەکانی ببینن
دراسی لەگەڵا بکەن من نەزانم لە مێشکێن پیاوەدا زۆر کار و دیزایانی تریش هەیە کە دەتوانێت بە ئەنجامیان بگەێنێ هیوادارین ڕۆژێک بتوانین لە نێوەیەشێک لە پرۆگرامەکانمان باسی ئەو ئۆتۆمبیلە بکەین کە دیزاینەکەی مامۆستا سەروار کردوێتی دووبارە سوپاس بۆمان دوو بوون دەستە خۆش زۆر بەخێر.